قسە و باسەکەین لەگەڵ خانمێکی دەنگخۆش کە ئەوی شایان مفتیزادەیە کە یەکێکە لە خانمە دەنگخۆشەکان کە لە بنەماڵەیەکی هونەردۆستی ڕۆژهەڵاتی کوردستانە و یەکێکە لەو خانمانەی کە هەر لە مناڵیەوە گوێی بە ئاواز و هونەری کوردی ڕاهێنراوە و قسە و باسەکەم لەسەر ئەو کار و چالاکیانەی کە لەوێ ئەنجامی داوە و هەروەها ئەو بەرهەمانەشی کە لە پلانیدا هەیە کاریان لەسەر بکات بەر لەوەی کە قسە لەگەڵ ئەو بکەم ئەچمە لای یەکێک لە بەرهەمەکانی گوێ لێگرین و ئەگەڕێمەوە. I found a girl, beautiful and sweet. I never knew you were the someone waiting for me. Oh, dwayne tadreng shawarm kerdi. Dwayne tadreng shawarm kerdi. شایان خان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتتان باش، سڵاوتان لێبێ. سوپاس بۆ تۆ. یەکەم پرسیارم لەوە دەست پێکەم، تۆ یەکێکیت لەو خانمانەی کە لە بنەماڵەیەکی هونەردۆستیت و لە مناڵیەوە با بڵێن لە یەکێک لە وڵاتەکان نیشتەجێیت، بەڵام با بڵێن گوێیەکانت بە هونەری کوردی و خێزانەکەت زۆر هەوڵیان داوە کە با بڵێن کارت لەگەڵ بکەن بۆ ئەوەی کە ئاشنابیت بە هونەری ڕەسەنی کوردی، بەڵام تۆ بۆ خۆت لە ژینگەیەکی کە فۆرمی جیاوازی هونەرەکانی تایە، چۆن پێناسی هونەری کوردی ئەەکەیت؟ وەڵا من پێم وایە کە وەڵامی ئەو پرسیارە یعنی ئەو پرسیارێکی زۆر گەورەیە و پێویستی بە لێکۆڵینەوەیەکی ئەکادمیکە کە وەڵامی ئەوە بداتەوە، بەڵام بۆ من پێناسەی هونەری کوردی ئەو مەقامانەیە ئەو مێلۆدیانەیە کە تایبەتە بە هونەری کوردی، وەکو هۆرەی هەورامی، وەکو مەقامی هەولێری، بەڵام هەر ئەو جۆرە کە تەواو دنیا ئەگۆڕێ ڕۆژ بە ڕۆژ من پێم وایە کە موسیقی و هونەری کوردیش ئەگۆڕێت. ئێستا مەسەڵەن سەبکی نوێ هاتووە کە چۆن دنیا تێکەڵاو بووە هەموو فەرهەنگەکان پێکەوە باشتر ئاشنایان لە یەک هەیە و لە موسیقیشا ئەوە خۆی شان دەدات و من پێم وایە کە ئێستاش موسیقی کوردی خەریکە بەو شێوە ئەگۆڕێت، بەڵام هەر هێشتا ئەو هونەرمەندانە کە زۆر موسیقیەکی گرنگ و تایبەتیان بووە لە مێژووی هونەری کوردیا وەکو مامۆستا حەسەن زیرەک، مامۆستا ماملێ، ئەوانە هەر زۆر یانە هێشتا ئەمێنن وەکو پێناسەی هونەری کوردی. زۆر باشە. تۆ بۆ خۆت لە 4 ساڵیەوە پێم وابێت لە فەڕەنسا نیشتەجێ بوون، دوایی چوونەتە لەندەن و لەوێ خوێندنت تەواو کردووە. چۆن زمانی کوردی توانیتە بە تەواوەتی فێر ببیت و ئەو دەنگ و ئەو گۆرانیانەی کە هەر لە مناڵیەوە گوێی تۆی پێڕاهێنراوە کام دەنگانن و کامی کاریگەری زۆری لەسەر تۆ هەبوو بە تایبەتی لە مناڵیەوە؟ لە سەرەتا دەبێت سپاسی ئێوە کەم کە پێتان وایە کە کوردیەکەم تەواوە، چونکە خۆم پێم وایە کە تەواو نییە، بەڵام من
ئەبێ زۆر سپاسی دایک و باوکم بکەم کە ئەوان هەر لە مناڵیەوە زۆر بۆیان گرنگ بووە کە ئێمە فەرهەنگی خۆمان لەبێ نەچێت کە ئێمە هەر وەکو کورد لێرە گەورە بین منە تەمەنێکی زۆر چالاکی زۆریان کردووە لە لەندەنا کە مەکتەبی کوردیان زۆر دانراوە بۆەوە کە کەلتوری کوردی و زمانی و مێژووی کوردی مناڵگەل کە لێرە گەورە بن فێر بن منیش هەر لە تەمەنێکی خوارەوە لە مەکتەبی کوردی بووم مەکتەبی کوردیم تەواو کرد کە ئێستا هەم کوردی قساکەم هەم ئەخوێنم و ئەنووسنیش جا خۆشم لە ئاخرەوە هەر بوومە مامۆستا لە مەکتەبەکان بەڵام بەڕاستی دایک و باوکم پاڵ شتی منیاندا بۆەوە زۆر سپاسیان دەکەم باوەڕێزم هەیە بۆیان زۆر باشە ئەو دەنگانە کێ بوون کە لە مناڵیەوە تۆ گوێت لێگرتن و کامی زۆر کاریگەریان لەسەر تۆ هەبووە لە کوردیە یان لە هەموو لە کوردیە لە کوردیە من هەر لە مناڵیەوە زۆر گوێم گرتووە لە مامۆستا حەسن زیرەک مامۆستا تار تۆفیق عەلی مەردان عەدنان کەریم کابان شەماڵ سایب ئەمانە هەموویان بۆ من زۆر بەڕاستی یانێ شوێنێکی زۆر تایبەتیان هەیە لە دڵی منە زۆر باشە ئاوازدانەری کورد مامۆستا بورهان موفتیزادە چەندێک کاریگەری لەسەر هونەرەکانی تۆ هەبووە یاخود لەسەر با بڵین ئاشناکردنی هونەری ڕەسەنی کوردی هەبووە لای تۆ هەر زۆر یانێ من کولەن من هەر دروستکردەی مامی خۆمم بەڕاستی من هەر مامم هەر لە تەمەنێکی مناڵیەوە مامۆستای من بووە لە فێرکردنم لە هونەری کوردیە لە گۆرانیگەل کوردیە من بە مناڵی هەر بە تەواو بەرهەمەکانی مامم گەورە بووم گوێم گرتووە و ئێستاش هەر پێکەوە زۆر کار دەکەین یانێ من هەر کارێکم هەیە من ئیدێکم هەیە لە موسیقیا لەگەڵ ئەوە لەسەر تا باسی دەکەم یانێ من بێ مامە من ئێستا ئەم عەلاقە کە ئێستا هەمە بە موسیقی کوردی نەمەبوو بەڕاستی زۆر باشە بۆ خۆت بە کالیۆریۆس و ماستەرت لە زانستە سیاسیەکان هەیە و ئێستا لە زانکۆی لەندەن لە دکتۆرا خوێنیت لە بواری ناسنامەی جیلی دووەمی کورد لە لەندەن ئەمە چ پەیوەندیەکی بە هونەر و مۆسیقاوە هەیە من پێم وایە کە زۆر پەیوەندی هەیە چونکە بە نەزەری من هونەر و موسیقا یەکێک لەو شێوەگەلێکە کە جیلەکان پێکەوە نزیک دەکاتەوە من کە ئێستا لەگەڵ جیلی دووەمی کورد لێرە قسەم کردووە زۆریان باسی ئەوواکەم لە کوردایەتی بۆ ئەوان بریتیە لە هونەر بریتیە لە موسیقی کوردی کە گوێ پێگرن ئەنجا بەم کاریشمە من پێم کۆشاوە کە ئەو جیلگەلە پێکەوە نزیکەمەوە کە ئەو گۆرانیە کلاسیکانە کە زۆر لە کەلتوری کوردیا گرنگن لە ناو مێشکی ئەو جیلیشە بمێنێ هەر زۆر پەیوەندیان هەیە پێکەوە زۆر باشە بۆ خۆت سەرەتا کە دەستت پێکرد لە با بڵێن لە گۆرانی بیانیەوە دەستت پێکردیان یەکسەر بە گۆرانی کوردی دەستت پێکرد وەڵا هەردووکی من یانێ بۆ ئەگەر بڵێک وەکو ئیشی پرۆفێشناڵ بە گۆرانی بیانی دەستم پێکرد کە ئێستا شەر خەریکم چونکە من کە درستەکە کوردم بەڵام لە لەندەنە گەورە بووم هونەری بیانیش بۆم زۆر گرنگە بەڵام هەر لە مناڵیەوە من زۆر لەگەڵ من گۆرانی کوردیم خوێندووە من یانێ هەمیشە ئاشناییم بووە زۆر باشە پلانت بۆ داهاتوو چییە ئەتوانی چ نوێگەریەک بکەی لە ناو مۆسیقا و هونەری کوردی من هێشتا ئەوەڵیە مەسن ئەوڵین ساڵە کە دەستم پێ کردووە بەڵام من وەکو ئاوازدانەر لەگەڵ هونەرمەندی نەوید بەرزی و جەمشیدا ئیشم کردووە ئاوازم داناوە بۆیان ئێستاش پلان بۆ خۆم ڕاستەکەی باش بیری لێکەمەوە کە چ پلانێکم بێ بەڵام من هەدەفم ئەوەیە کە لە کارەکانمە موسیقی کوردی بە جیهان ئاشنا بکەم ئیتر ئەگەر یا بە ماشەب بێ یا بە پرۆژەگە لە کوردی ببینین چی دێتێ زۆر باشە بەشداری لە هیچ چالاکیەک ئەەکەی یاخود ئەو فێستیڤاڵە با بڵێن کوردیانەی کە ساز ئەکرێ لەوێ هیچ چالاکیەک یان هیچ بەشداریەکت هەیە تا ئێستا لە تەک یەک دووتی پاگۆرانیم خوێندووە هەر ئەمساڵ لە فستیڤاڵی کۆمنوێڵت گەیمزا کە لە بەرمینگهەمە گیرا ئێمە بەرنامەمان بوو کە گۆرانی کوردیمان لە وەسەتی شاری بەرمینگهەم بۆ خەڵک پێشکەش کرد و هیوادارم لە داهاتوویشە ئەگەر چالاکی گەلێک جوان هەبێت من خۆشحاڵ بم بە شاریکەم بە هیوای سەرکەوتنی زیاتر شایان موفتیزادە سوپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم بوویت زۆر سپاس زۆر سپاس لە ئێوە بوو زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ